والله يا من داوا لە تەیسامی و داوا لە وەزارەتەکانی عێراق دەکەم. حکوومەتی عێراق خۆ چنی ناو ولا ئەم بێ مەعاشی بێ پارەی بێ ئیشی بە خودای ئەگەر بێت و موچەیمان جیازدە بدەن ئینشاڵڵا وا دەیدەن قەولە لە یەکشەمەوە دەست پێ بکەن. بەڕاستی جوولە جوولەک دەبی ینی هەم بۆ مۆزەفەکان هەم بۆ بازار فرۆشەکان ئەوی ئەشیا فرۆشن. ئینشاڵڵا مانجی دوازدەش هەر پاش ئەو مەعاشە دەدەن هەتا مەعاش بدرێ عالەمەکە بژێوی ژیانی خۆشتر دەبێ و وەڵای من داوا لە تەیسامی و داوا لە وەزارەتەکانی عێراق دەکەم کاکە بە ئەو تەشقەلەیە بە ئێمە نەکەن ئەوە برێ ئەوە بنێرە یا ئەوە بنێرە ئێمە حەقەکی خۆمانە مۆزەف دەبی مەعاشی خۆی بدرێتێ. ولا بجو الشام الشمس كاسبه كباب سيبه هلا والله هلا ئەو معاشە بێت باسار باش دەبی باش دەبێت تاریخ خۆی باش دەبێت پێ دوایە وەکو هاوڵاتیەک موچەی مانجی دوازدە دێتن یاخود دەفەوتێ وڵی دەرەن دێ ئەزە نازم دەرە هەندێک دێن دەڕوە مانجی دوازدە هەندەشی دێن دێتەوە نازم بەتەمای خۆیان زانم چ پەیامت چییە بۆ لایەنە سیاسیەکان بۆ حکوومەتی عێراق وڵی ئەگەر لە فقر فقرابی عالم بێ مەعاشە بێ پارەیە جەمام پڕ بووە بە قورعان گوێتان لە چی بڕوە ولا ئەم بێ مەعاشی بێ پارەی بێ ئیشی کاسوی نییە فەقیر زۆرە باش حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە سوورین لەسەر ئەوەی موچەی مانجی دوازدە بێتن بەڵام عێراقی تا ئێستا هیچ قسەیەکی نەکردیە وڵا عێراق قسەی نەکردی عێراق ئیشارە دەنێری بەرەمسی کاکە ئەستا ئیشمەکە دەست بەغدایە وەڵا دێ نێ دێ نا